بله بینر ما دنباش برو همو تماشوان هجارا شاندکی پلا بلند شاندکی تدرستی جباشور کردستان تی در باسی رجابای کردستان دبه جنوزه دکتران یا کو همو باشان دناب خود ده حوینه در باسی رجابای کردستان دبه و جالی دسته تندرستی بازار دیر که و تی پیشوازی کردن اگر افکار من دیمن بده و دیمن راستاراست ج نخوشخانه گل بازار دیر که نه بله بینر من خوازن پیام بجیشکا بگیرن بجیشکو جباجار سلیمانی جباشور کردستان هاتنه ام خوازن پلانسازی و ناز بکن برنامج و ناز مگل و روجاوای کردستان دوی دما دیروکی دا دوی دما کو روجاوا سفربری اعلان کرین دی چبکن و پلانسازی و چنه برجن بخیر هاتن دستی زور سپاس ام خوازن بزانه به یعنی وین روجاوای کردستان چبکن پلانسازی و چه برنامج و چی پلانەکەی ئێمە بینینی نەخۆشەکانە لە هەموو شار و شارۆچکەکانی ڕۆژئاوا بەپێی پێویستی شوێنەکان ئەو نەشتەرگەریانەی کە لێرە تۆزێ بڵین ناڵێن قورسە بۆ پزیشکەکان دیارە پزیشکەکان زۆر لێ هاتوون لێرە بەڵام ئەوی کە ئەتوانین هاوکاری تیا بکەین ئەوەش ئەزانین کە بڕێکی زۆر ئاوارە هەیە یارمەتیدانی ئاوارەکان و ئەو نەشتەرگەریانەی کە لەم کاتەیە پێویستە بۆیان هاتوون یارمەتی لەوەیە بین باش گلک سپاس بخیر هاتن سر شبم خوازم درجی پیامگی بگیرم مام ساگر تو کنم که ان به کورتاسی اون روجاوای کردستان چی بکن چما اون هادن روجاوای کردستان هاوکاری پزیشکەکان و هاوکاری ئاوارەکان کەین هەدەفەکەمان ئەوەیە پلانسازیمان ئەوەیە ڕێژێکی زۆر دەرمانمان هێناوە ئیشەڵا دابەشێکین بەسەر ئاوارەکانە مەکتەبەکان بگەڕێن خستخانەکان بگەڕێن ئینتر ئەوەی بە ئێمە بکرێ بۆیان بکەین سوپاسیە هەمی هەواڵان ژێ خستەیە دێریک دکەین وەختی ئەو پێشوازیمە کرد و سپاس بۆ دکتۆر جوان وەختی ئەو سنووری سێمیلکا استقبالی مەکری استقبالێکی گەلک مەزن بوو ئەو ما هەز کرد مای ئێک وڵاتین نە چەند پارچەینە ما ئێک ڕۆح ژناف چەند پارچەدا هەی ئەف ڕۆحیە کوردایەتیان نەتەوەی هەی بله بینر ما راستی پیام بجیشکن باشور کردستان به وی رنگی دبیجن امیرو هاتنه در چارچوبه سفربری گشتیا کو روجاوای کردستان اعلان کرین اما بجیشک ارکی می نتویه قام ایرو برای خبر روجاوای کردستان و تبلی سفربری روجاوا ببن و خلکی می روجاوا و گلی می روجاوای کردستان چش بوا پیوست به امیش بوان پیشکش بکن پیام بجیشکن باشور کردستان به وی رنگی